گەورە پاداشیان باتەوە و نمونەیان زۆر بێ ئینشاءڵڵا خوالیان ڕازی بێ یا ڕەبی خوای گەورە هاوکاری ئەم دەستگایش بێ و خوای گەورە پاداشتی هەمووتان باتەوە خوای گەورە لە بەڵاو مصیبەت ئەو نەفرانش پارێزەکە هاوکاری نەرۆ بۆ ئەم خەڵکە چینی فەقیر و هەژارە زۆر احتیاجە زۆر داماون گشتی بەخوا هەمووی لێ قەوماوە هەمووی نەبوونە کە ئەندامە فەقیرن هەمووی زۆر زۆرە ئەم یارمەتیە بۆ ئێمە بۆ مناڵی هاتی و بۆ فەقیر و هەژار یا ڕەبی خوای گەورە پاداشتی بە خێرتان دات خوای گەورە بێتە خێر و بەرەکەت بڕشێتە سەر ماڵ و مناڵتانە بێتە مای خێر خوای گەورە پاداشتی بە خێرتان بداتەوە خوای گەورە لێتان بەزیاکە دایم کیسەتان بڕ بێ خوایە هەموو کاتیساتیا هاوکاری فەقیر و هەژاری کردو هاوکاری ئێمەیان کردووە لە هەموو کاتێکە هاتون هاتە هانامانەوە ئەمڕۆ ئێمە لە ڕۆژێکی گرنگ و مێژوویان لە دنیا ئیسلامە کە ڕۆژی حەفدە ڕەمەزان و ڕۆژی جەنگی بەدر و سەرکەوتی مسلمانانە لەم ڕۆژەیە ئێمە وەکو ئەنجومەنی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری کوردستان لەگەڵ دەستگای خێرخوازی بەخشی نووسنگی چەمچەماڵ لە درێژەی کار و چالاکیەکانمان کە لە مانگی پیرۆزە ڕەمەزانە ئەنجامێدەین هەڵسان بە هاوکاریکردنی 125 خێزان لە شارەکەمان دیارە هاوکاری خەڵکی کەشکراوانی کە بە تایبەتی چاندنی گورچی لیان هەیە ئەمڕۆ ئێمە وەجبەیەکەمان و ئینشاءڵڵا ئەم هاوکاریانەش بەردەوامی ئەبێت لێرەوە بەڕاستی بە پێویستی ئەزانی زۆر سپاسی خێرخوازان و خۆ پێداوام بکەن کە هەمیشە دەستگای خێرخوازی باشترین وەکو دەستێکی ئەمین و پاگە بینن بۆ هاوکاری هەژاران و خێرخواز